خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامین هەر لەسەر ڕۆژی جلی کوردی ئێمە پێمان خۆش بوو هەندێک لەو خاوەنکارانە یاخۆ ئەو کەسانی کە لە بواری جلو کوردیا دیزاینەکەن یاخۆ بەروکدرون لە بوارەیە کار لەسەر جلی کوردیەکەن ئێمە چۆن لە سەرەتایە لەگەڵ هاوکارم پەیوەند باسمان کرد لە ڕابردووە چۆن جلی کوردی لەبەرکراوە و تایبەتمەندیەکانی چوبووە و پۆشینی جلی کوردی لە چەند پارچە پێکاتوە بەڵام ئێستا لەلایەن زۆربەی خێزانەکانی خۆمان و گلەی ئەوە هەیە ئایا تۆ زێرا ڕسەنایەتێکە دەستکاری کراوە جلی کوردی یاخو زۆر کەسەیە ئەچێ دەستکاری شێوازی ئەوەی کە لە ڕابردووەوە باو باپیرانمان و داپیرانمان لە بەریان کردووە گۆڕانکاری بەسەرایە بەڵام هەندێک کەس ئەم بابەتەی پاراستووە بە شێوازی لە شێوازەکان کاری لەسەرەوە کردووە کە ئەو ڕسەنایەتی وەکو خۆی بمێنێتەوە بۆی کە بە شێوازی کاری لەسەرکەن کە ئێمە جلی کوردی بەو جوانی خۆی لەبەریکەین نەوە گۆڕانکاری تیا بکەێت بۆ مەبەسە ئێمە میوانداری خاتونێکمان کردووە کە خاوەنکارە و خۆشی بەروکدرووە ئەویش خاتو ئاشنا محەممەدە کە بەڕێزانە سا لە ستۆدیۆی ئاگەر بفەرمی فەرمو خاتو ئاشنا بەخێر بێت ڕۆژتان باش بێ زۆر سپاس بۆ زڵاکەڵشانی ئێوەی نییە زۆر سپاس زۆر سپاس بەخێر بێ سەر زۆر بەخێر بێ خاتو ئاشنا سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت سپاس بۆ گوڵە جوانەکەشت زۆر سپاسیانی ئێوەی نییە باسەرەتا وەکو خانمێکی کورد لەم ڕۆژەیە چیت هەیە بۆ جلی کوردی چۆن پیرۆزبای خۆتەکەیت پێمان خۆشە سپاس بۆ کورسات کە هەمیشە پێشەنگە کەمیشە جوانەکان نیشانەیە کەمیشە ڕسەنایەتی پاراستووە ڕۆژی جلی کوردی لە هەموو لایەک پیرۆز بێمە ڕۆژی جلی کوردی نەتەوەییە بەڕاستی خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتانە لە ڕۆژێکی وا بەشدارە بم جلی کوردی جلێکی کللتوری نەتەوەییە کامیشە زمان حاڵی ئێمەیە شێوازی ژیانی ئێمەیە تعبیرە لە نەتەوایەتی ئێمە جلوبەرێکی ڕستنی کوردەواری تەواو کوردەواریە دەستەکانت خۆش بێ دانانی ئەم ڕۆژە ڕۆژی دەیستێ بۆ ڕۆژی جلی کوردی تا چەند گرنگە بۆ ئەوەی کە ئەمەنەوەیەکمانێ بۆ هیچ شارەزایی هەبێت ڕۆژەکە بێت بتوانێت گەڕانێک با بەناو جلی کوردی بزانە جلی کوردی لە چێوە سەرچاوی گرتووە چۆن بووە لە سەردەمی کۆنا چۆن بووە لە ئێستاە چۆنە؟ دانانی ڕۆژەکە تایبەتمەندیی جوانی هەیە بەڕاستی من هەستەکەم خەڵک زۆر بەپەرۆشەوە چاوەڕێی ئەو ڕۆژەیە وەکو بەکارهێنان چکە بە ساڵانێکی زۆر ئەلحەمدوللا لە ئێستا خەڵک زۆر گەڕاوەتەوە سەر ئەوەی جلی کوردی بەکار بێنێ بەڵام لە هەمان کاتە کۆی ساڵەکە هەموو چاوەڕێی ئەو ڕۆژەن زۆر تایبەتتر جلی کوردی لەبەرکەن لەبەر خەڵکانێک و هەم گەورە و هەم بچووک جاران هەر ئافرەتان بوون ئێستا پیاوانیش هەر احتیمامی پێنجلی کوردی لە ڕۆژی جلی کوردیا لەبەرەکەن لەبەرەوە تایبەتمەندیکی جوانی هەیە و دانانی خۆی ڕۆژێک هەموو ڕۆژێک هەر ڕۆژێکی کولتوریە بەس دانانی ڕۆژێک بە تایبەت لە ساڵێکە بۆ ئەوەی تایبەتی ترینی تیا بەپۆشی جوانە خۆی زۆر گرنگە خاتو ئاشنا لەبەروی ئەم جلوبەرگە بەشێکە لە کەلتوری من چۆن زمانم بەشێکە لە کەلتوری من جلوبەرگەکەشم و پۆشینەکەم لە ڕابردووە تا ئێستا بەشێکە لە کەلتوری من چۆن ئێمە ئێستا بە دڵخۆشیەوە کە ئێمە ئێستا گفتوگۆکەین لە چەندین خوێندنگا ئەمڕۆ هەموو مناڵێک یعنی بڕوا بکە لە مناڵی ڕەوزەوە هەتاوەکو خوێندنگاکانی تریش هەراوکارم پەیوەند کوڕەکەی خۆی پیشانە سێری کە داوای کوردی لەبەر مناڵەکانی منیش یعنی ئەمە جێگەی ئەوەیە کە ئێمە هەسەکەین لەم ڕۆژە شتێکمان بیرەخرێتەوە کە شتێکە پەیوەستە بە نەریت و کەلتور و دابوونەریتە جوانەکەی ئێمە خۆش بە ڕێز لەوانەیە باشتر بزانی ئەگەر بەردەوام ئێمە ئەم جلانە بە شێوازە لە شێوازەکان خۆت ئێستا کاری لەسەرەکەی لە ڕووی قوماش و لە ڕووی خاوەنی کاریت و لە ڕووی بەروکدرویت و بە شێوازێ لە شێوازەکان ئەو ڕسەنایەتیە جوانەی کە هەبووە تا ئێستا بیپارێزین تا چەند گرنگی ئەدرێبەوەی کە ئێمە کەلتورەکەی خۆمان پاراستووە نەتەوەکەی خۆمان پاراستووە و کاری لەسەرەواکەین کە پەرەی پێبین زیاتر لەبەر بکرێ قسەکەی جەنابەت تەواوە جلی کوردی کللتورێکی زۆر جوانە پێویستە هەموو بیپارێزین و زۆر باشیش پارێزراوە بەڕاستی و خەڵکانێکی زۆریش ڕویان کردوێتەوە و هەمووشمان کۆکین لەسەر ئەوەی هەموو دیزاینەرەکان هەموو بەرگدورەکان کۆکین لەسەر ئەوەی جلی کوردی وەک ڕسەنایەتەکەی خۆی نیشان بیرێ ڕسەنایەتەکەی خۆی لە دەستنەیە تەنها لە شێوازی ڕەنگەکان و لە تێکەڵاوکردنە جیاوازی ئەبینێتەوە بەڕاستی لەبەرەوە بە خۆشحاڵیەوە زۆر پەری پیراوە زۆر شیرین بۆ لە لای خەڵک هەستەکەم وردەوردە خەڵک ئەگەڕێتەوە سەر ئەوەی احتیمام بە کەلتوری خۆی با جوانی کەلتور بگەڕێنێتەوە جلوبەرگی جوانی خۆی لەبەرکە
زۆر باشە ئێستا بینەوەی کە لە بۆنەکانە بە خۆشحاڵی و ئەوەنەی کە پۆشاکی کوردی ئەبینین کە خانمان و پیاوانیش ئەی پۆشن بۆ بۆنە تایبەتەکان ئەوەندە پۆشاکی دیکە نابینین بەڵام ئەم پۆشاکانە کاتێک کە یەنە لای بەڕێزە تۆکو دیزاینەرێک لە بواری جلوبەرگی کوردیا تا چەند ئێستا خواستە سەر ئەوەیە کە ئەو شێوازەی کە لە کۆناپاوە بووە ئێستا بتوانن نوێی بکەنەوە زۆرترین تەڵەب لەسەر شێوازە کۆنەکەیە بەڵام لە ئێستای وەک وتم ڕنگ زۆر بەرجەستا بێ لە کۆنا ڕەنگەکان کەم بوون نەوعیەتی قوماش کەم بووە بەڵام لە ئێستای ڕەنگەکان زۆر ئاڵوواڵاترن ئەوەش جوانەیەکی زیاتری بەجلی بە کوردی بەخشیوە بەڕاستی چکە تۆ لە کاری ڕۆژانی خۆتان ناتوانانی ڕەنگەکان هەموو ڕەنگێک بەکاربێنی یا بۆ دەوام ناتوانانی بەڵام لە جلی کوردیا تۆ چەند ڕەنگێکی جوان بەرجەستاکەی ئەویش تەسیری هەیە لەسەر دەرونی تۆ تەسیری هەیە لەسەر شێوازی بیرکردنەوەی تۆ تەسیری هەیە لەسەر دڵخۆشی تۆ لەبەرەوە جلی کوردی کە کاتێک ئەو تایبەتمەندیە جوانەشی هەیە کە ئەتوانی تۆ چەند ڕەنگێک تێکەڵاو بکەی ئەوەش خۆی جوانیەکی تری بەخشیوە بە جلی کوردی باشە خاتو ئاشنابەوەی کە ڕۆژانە خانمان بەرتەوەکەون ئەو کەسانی یانە لای تۆ بۆ جلی کوردی داواکاریەکانی ئەوان چییە لەگەڵ ئەو شێوازە کۆنە کلاسیکەی کە ئێستا زۆر کەس چۆتەوە سەری ئەڵە ڕنگ و باسمان کرد لەگەڵ پەیوەنداڵێ کەواکەی کۆنی دایکان و باپیرانمان دایپیرانمان لەوە جوانترەکە ئێستا دیزاین کراوە تا چەند داواکاری لەسەر و بابەتانە هەیە بەردەوام داواکاریەکان لەسەر جلە کۆنەکانە لەبەرەوەی وەک بێجگەل لە نەریت وەک زکرایاتێکی جوان وەک یادەوەریەک بۆ کەسەکان مەسەلە هەیە جلی دایکی هەڵگرتووە هەیە جلی نەنکی هەڵگرتووە جلی پوری هەڵگرتووە خەڵک زۆر تەڵەبی لەسەرێتی و ئەشگەڕێتەوە سەر ئەوەی لە کۆنا چۆن دووراوە لە ئێستای بە هەمان شێوازی کۆن بدوڕێتەوە لە کۆنا چۆن بەکارهێنراوە چەند پارچە بەکارهێنراوە چەند پارچەیەک لە کۆنا سێ چوار پارچە پێکەوە کەوا و سەڵتە و هێلە هەمووی بەیەکەوە بەکارهێنراوە ساڵانێکی زۆرە خەڵک چۆتەوە سەر ئەو ڕیتمەی کە بە هەمان شێوە جل بەکاربێنێ چەفتە بەکارهێنراوە کڵاو ژێرچەنە هەموو ئەمانە بەکار هاتۆ ئێستا بەردەوام هەمووی هاتۆتەوە ناو کللتور و هەمووی هەروجودی لە ناو کللتورا هەیە بەس هاتۆتەوە ناو ئەوەی کە خەڵک بە خۆشحاڵی و بەکاری بێنێت خەڵک حەزی لێ بێ بە دوایە بگەڕێ پەرەی پێبا زۆر لە ئێستا ئەمەنە ئیشی دەستەکان زۆرن لەسەری ئەمەنە شتی جوان تێکەڵاو ئەکرێ ئەمەنە مور و بابەتی بەکارهێنانی جوانکاری لەم جۆرە ئیشانەیە زۆر بووە ئەوەش جوانتری کردووە جوانتر دەری خستووە بریقەیارتری کردووە زۆر باشە کاتێک کە خاتونێکی بەڕێستێتە لای جەنابەت بۆ ئەوەی کە پۆشاکێکی کوردی هەڵبژێرێت تا چەند هاوکاریەبی لە ڕەنگەکانی بۆ نەجاری وایە کەواکەی هەڵبژاردە بەڵام نازانن چ کراسێکی بۆ بکە نازانن چ هێلەکێکی بۆ بکە و باسێک لە ڕەنگەکانیش بکەین بۆ ئەمساڵ والله ئەکید بە هەموو شێ من بە حکمی و خۆم ئافرەتم و ئەزانم مەسەلە ئافرەت چی لێت لەگەڵ بەژن و باڵایە چی لێ جوانە لەگەڵ ڕەنگی پێستیا لەگەڵ قژیا لەگەڵ ئەو مناسبەی کە بۆی ئەچێ لەگەڵ ئەو پارچەی کە خۆی پێێتی یاخود زۆر جار پارچەکەی خۆی کێتە لای من قماشەکانی من ئەبینێ پارچەکەی خۆی لا ئەبا هەوڵیان لە ڕەنگی قماشەکانی خۆم زیاتر هەڵبژێرێ بەنسبەت ڕەنگەکانی شەوە ڕەنگەکان وەگوتم بەڕاستی جلی کوردی ئەو تایبەتمەندیەی زۆر جوانە ئێمە وەختی کە ناتوانین هەموو ڕەنگێک تێکەڵاوکەین یاخود ڕەنگە زۆر کراوەکان بەکاربێنین بەڵام لە جلی کوردی توانین ڕەنگە زۆر کراوەکان بەکاربێنین سووری ئاڵ بەکارێنین هەناری بەکارێنین شین بەکارێنین شینی ئاسمانی بەکارێنین سەوزێکی جوان لەم وەرزانەیە بەڕاستی هەموو ڕەنگەکان زەردی کلیمۆیی زۆر جوان هەیە ئەم ڕەنگانە تەنها لە جلی کوردی ئەتوانی ئەوەنە بە بەربڵاوی بەکاری بێنی و تەنسیقی تیا بکەیت و بیگونجێنی لەگەڵ ڕەنگەکانی کەیە خاتواش نبینی چەند ساڵێک وەلیات بوو خانمان بە تایبەتی گەنجەکان جلی کوردیان خەریو بەرە و ئاراستەیەکی کە یانی جلی کوردی وەکو ڕەسەنایەتەکەی خۆی نەمابوو بۆ نمونە لە ژێرەوە ئەم پانتۆڵی لە پێ هەبوو کورد کرابەوە لە بۆ نمونە جلەکە دەسک کرابەوە خۆی جلی کوردی هیچێ لە تایبەتمەندیەکانەوەی کە زۆر فراوانە کە تۆ توانی بە ئارەزوی خۆت هەڵسوو کەوتکەیت و ئیش بکەیت و ژنان لە ڕابردووە چێژ لێنان بووە مناڵ بەخێوکردن بووە نانکردن بووە فەلاحەت بووە بۆ من ئاژەڵ بەداری بووە هەمووی بەم جلانەوە بەڵام هاتن وان لێکە خەریب و جلی کوردی لە ڕەسەنایەتێکە لاچوو ئێستا کە بەڕێزت کارێکی لەسەر و بابەتە تا چەند ئەچێتەوە سەر بابەتە ڕەسەنایەتەکەی خۆی و خەڵک داواکاریەکانی لەسەر ئەو شێوازە هەیە کە شێوازی جلی کوردیە بە تەواوی چۆتەوە سەر ئەو دەستورەکەی خۆی بە تەواوی هەمووشمان کۆکین هەموو دیزاینەرانی کە کار لەسەر ئەم مەجالاکەن هەموو بەرگدورۆکانیش کە کاتێک خەڵکێکی ژیەت مەسەلە حەزێکی هەیە
جلەکەی وابێ ئێمە ڕێنیشاندەریە بین پێڵین نە ئەمە جلێکی کللتوریە جوانی ئەم جلە لەم شۆخ و شەنگەیەتی لەم پان و پۆڕیایەتی جوانی جلە کوردەکە لەم دەستورەی خۆیەتی ئەو کاتە ئەویش ئەزانێ کە تۆ لە مەجالەکەی لی ئەزانی یاخود بیرۆکەت هەیە لەسەری گوێڕایال تەبێ بە خۆشحاڵیەوە ئەوە نەماوە ئێستا تەواو جلی کوردی لەسەر دەستورە شۆخ و شەنگەکەی خۆی بەردەوامە. زۆر باشە تاچن ئەوانەی کەسەمە لە سلێمانی کێن بۆ لای بەڕێست ئێستا ئاشنایەتێکانەیە بە جلوبەرکی ڕوونە دەڤەرەکانی کەش هەولێر و بادینان و ڕانیە و ئەمانە کە هەندێک شێوازی دوینەکەی جیاوازە ئێستا هەستەکەم تێکەڵەیەکێ بۆنە من لە سلێمانی هەرە و جلانی کە بەڕێست ئێستامڕۆ ئەیبینم لەوەی کە جۆرێکی شکاکە یاخود بەم شێوازە دووراوە ئێستا تێکەڵەیەکێ لەوەی کە ئاشنایەتیمان هەیە جلوبەرگە جیاوازەکانیش ئەپۆشین. بەڵێ هەر ساڵانی کۆنی شووە بووە مەسەلە ساڵانێکی زۆر لە بیدایەتی ڕاپەڕینی خۆمانە جلوبەرگی ئێرانیمان زۆر لەبەرە کرد خۆشمانە بەڵام لە ئێستاشا بڵێ کەوای دەستوری خۆمان سلێمانی بەکارێنین لەگەڵ کراسی بادینیە کە کراسی شکاکی پێ ئەوترێ یاخود کەوای فستانی ئەوان پێڵێن فستان خۆی کەواکەش هەرناوە دەستوریەکەی خۆی کەوای شکاکیە لەگەڵ کراسی سادەیە بەکارەهێنرێ جوانە خەڵکەکان وایەن لێ هاتووە دەستوری ناوچەکان تێکەڵاوەکەن ئەوەش بیرۆکەیەکی زۆر جوانە هەم شوناسی ئەو شوێنەش تێکەڵاوی کللتوری خۆتەکەی ئەم جلوبەرگانە هەندێک جار بە پێی شوێنی جوگرافیاش پۆلێن کراوە بەڕاستی جوانە ئیهێنیتەوە ناو دەستوری خۆمان یاخود ئێستا تەنانەت زۆر جێ خۆشحاڵیە تەنانەت خەڵکی عەرب هەوڵەیە جلی کوردی لەبەرکە یعنی بەڵێ خەڵکانێکی زۆر تەڵەب ئەکەن لەسەر دەستوری خۆمان و بۆیان ئەدورین و بۆیان ئەنێرین ئەوەش جێ خۆشحاڵیەکە خەڵکانێکی کەش هەیە مهتەمە بە کللتوری تۆ و جێی سەرنجی ئەوانیشە خۆی و جیاکاریە نەکرێ هەمومان کوردین بەڵام بەپی شوێنەکانمان جلوبەرگەکانمانە گۆڕێ وەڵام من لێرە زۆر جارە لە پرۆگرامیشە بە خۆشحاڵیش لەبەرەکەم و بەخوا حەزیشەکەم کوڵەواڵیشی هەورامانە بەڵام حەزیشەکەم هەورامە گیشت ڕانک و چۆخێک لەبەرکە ئەم تێکەڵبوونە ئەوە دوو پاتەکاتەوە کە هەمومان کوردین و جلوبەرگەکانمان بە شێوازێ لە شێوازەکان هەمووی بەیەک و جوانیەکە بەخشێت وانەکیدی کاکسەرکۆگیان ئەزانی تێکەڵاوکردنی جلەکان لە چیەوە هاتوۆتەوە مەسەلە ئەو لەو دەستورەی کە لە کوڵەباڵ و لە هەندێک شوێن بەهۆی شوێنی جوغرافیەوە بەهۆی ئاو هەواوەیە جلوبەرگەکانیان جیاوازی تیا کراوە ئەگینا هەرجلی کوردیە هەر هەمان دەستورە شێوازی دوورینەکانیان جیایە بەڵام هەمووشمان هەر هەمان هەر زمان حاڵی خۆمانە جلی خۆمانە هەمومان وەکو یەک ئەیپۆشین تەنها شتێ لە هەندێک شوێن جیاوازتر بەکاریە نەوعیەتی قماشەکان بەپی ئاو هەوا و شێوازی شوێنەکان و شوێنی کارکردنیان چونکە لە کۆنا ئەم جلانە بۆ کارکردنیش بەکار هاتووە هەرە ئەو جلم بۆ بەکار هاتووە لەبەرەوە ئەوەش هەم جیاوازیەکەی دروست کردو بەڵام وەکو بەعام هەر جلی کوردیە هەر پێی ئەو ترێجلی کوردی زۆر باشە ئەم کارە دەستیانەی کە ئێستا هاتووە لەوەی کە نەخشێک و نیگارێکی جیاوازتر ئەدا بۆ جلوبەرگە کوردی کاتێک کە ئەیپۆشین تا چەند ئێستا خواستی لەسەر لەوەی ئەوەی کە نەخش و نیگارەکان ماوەیەکە بوو زۆر ئاڵۆز و بەڵام ئێستا هەستەکەم شتی تۆزێ سادەتر باوی هاتووە ئەوەش حەسەبی زەوق و سەلیقەی کەسەکانە بەڕاستی خۆی ڕاستە جوانە ڕەنگەکان تێکڵاو بکرێ و هەندێک چنینیش بەکاربێن بەڵام هەموو شتێک لە حدودی چەند ڕەنگێکە نەگاتە ئەوەی کە ئەزێتی بینینی تۆ بە مەسەلە تۆ لە زیاتر لە چوار ڕەنگ تێکەڵاوکەی مانوتەکە تەرکیزە بۆ ناکرێ کە کاتێ سەیری بەرامبەر ئەەکەی تەرکیزە بۆ ناکرێ بزانی چەند ڕەنگی تێکەڵاو کردووە لەبەرەوە شێوازی بەکارهێنان یاخود تێکەڵاوکردنی ڕەنگ بەڕاستی ئەوە سەلیقەی ئەوێ و پێویستە بە وریاییەوە لەگەڵ هەندێک ڕەنگ و هەندێک تێکەڵاوکردنا تەعامل بکەین زۆر باشە خاتواشنا بینە تۆ سەر کوالێتی قوماشەکان کە ئێستا هەیە بۆ جلوبەرە کوالێتیی باشی هەیە و ئەو قوماشانەشی کە بۆمانێ زۆری لە کوێیت بە شێوەیەکی گشتی قوماشەکان زیاتر هەندیان تایە لە ئێستاە من ئەمە چەند ساڵێکە وڵێم قوماشی تورکی چونکە قوماشی تورکی هەم لە کوالێتیە هەم لە ڕەنگە بەڕاستی زەوق و سەلیقەی و تێکەڵاوکردنی ڕەنگیان زۆر جوانە و کوالیتیشیان باشترە زیاتر قوماشەکانی ئێمە دووبەیە بازارێکی عامە لە دووبەی و تورکیایە و هندستانە و زۆری نەشی لە ئێستاە دروست دەکرێتەوە لە سین کە تاجرەکانی سلێمانی ئەهێنن بەڕاستی ئەوانش تەسیری کردووە لەسەر کوالەتی بەئەکیدی چونکە بەڵێ قوماشمان زۆرە لە کاتی خۆی قوماشی کۆری هەبووە کە لە کوالەتیە قوماشێکی زۆر باش بووە بەڵام لە ئێستاە تێچوویەکی زۆری هەیە کەمتر بەردەست ئەبێ بەڕاستی بەڵام بە شێوەی گشتی لە ئێستاە کوالەتی قوماشەکان زۆر باش نین و زۆریش خراپ نین ئەوەش ئەکەوێتەوە سەر ئەو کەسەی تا چەند مهتەمە بەوەی کوالەتیەکی باش هەڵبژێرێ
تایەتی بەڵێ قماشمانەیە کوالەتی زۆر باشە. ژنە کۆنەکان باسیەوە کەناڵی لە ڕابردووە بەم شێوان لێواشیە بازرگانی نەبووە. بازرگانی کاربرایە کۆڵبەرێک بوو لە سنوورەکەەوە دووسێ تۆپیێنا و جلێک فۆ دووریمانە و خەیاتێکە بۆ جا زۆر تایبەتیش بۆ چکەگەرەوەی ترەوەی لەبەر بۆە کەسی کە لەبەری بەس ئێستا بە لێشاو هەموو ڕەنگەکان تێکەڵ بووە ها خاتواشنا ئێستا هەر زۆریش بووە ئێستا هەمومان یعنی هەموو ئەوەی لە مەجالەکە قماش بزانێ و نەیناسێ قماش شارەزا بێ و شارەزانە بێ هەڵە سێ ئیشەکەکە ئەوەش پەرتەوازەی یەکیاوە بەڕاستی بەکارەکە و چۆنەڵی گێژاوێکی دروست کردو لە مەجالەکەی هەم بۆ ئەمانەی ئێمە کە خۆمان ئیشەکەین و لە مەجالەکە ئەزانین و بیرۆکەمان هەیە لەسەری و بەڕاستی مساڵانێکی زۆرە لە مەجالە بۆ 30 ساڵە من لە مەجای لەگەڵ دووری ناتەعاملەکەم و قماش ئەناسم ئەمە زۆرە تۆ ساڵانێکی زۆر لەگەڵ قماشە تەعامل بکەیت و نوعەتی قماش بناسی جیاوازە لەوەی کە تۆی تەنها وەک حەزێک کارەکە ئەەکەی لەبەرەوە لە ئێستا بەڕاستی شپرزەیەکی زۆر بەکارەکانەوە دیارە ئەوەش تۆزەی خەڵکی مانوو کردووە چونکە سەر لێ شێوانی دروست کردووە بەڵام لە هەمان کاتاکەیتەوە سەر ئەوەی ئەچیتە شوێنێک دڵنیایی لەوەی اختیارێکی باشە بۆ ئەکرێ ئەچیتە ئەو شوێنانە هەڵەبژێری کە ئەتوانی ویستی توی تیا بدۆزرێتەوە. زۆر باشە کوالەتی تا چەند کاریگەری ئەبێ لەسەر کاشێوازی جلێک جوان دەرکێ بۆ هەنێ جارێ ئەڵێ من ئەم جلەم کڕیوە قماشەکەی وایە قۆلەی سەردەمی کۆنیشەچە بەڵام کە ئەیدورم جوان نییە لە بەرما بەڵام من دەجایشە بۆ نمونە لەواچە هەندێک جلی دیکە هەبێت ئەڵێ زۆر جوان دەرەکەوێت لە بەرما دوورینەکەی زۆر جوانە کوالەتیەکە کاریگەریە بە لەسەر دوورینەکەی و لەسەر ڕەکپۆشەکەی بەڵێ ئەکید کوالەتی تەسیری هەیە هەندێک قماش هەیە لۆکەی زۆرتایە هەندێک قماش هەیە نایلۆنی زۆرتایە هەندێک قماش هەیە ئۆرگەنزایە لە ئێستا ئۆرگەنزا قماشێکی زۆر مۆدێلی هەیە و فشەڵ ئەوەستێ قماشێکی هندیە ڕەونەقی جوانە بەڵام زەوق و سەلیقە و بەکارهێنانی تۆ زۆر گرنگە و زائیدەن چۆنێتی دوورین لەم کارانەیە دەورە ئەبینێ چۆنێتی بەکارهێنان دەورە بینێ لەبەرەوە دیسان ئەگەڕێمەوە سەر ئەوەی پێویستە ئەو کەسانەی کە لەم مەجالەیە کار ئەکەن لێ هاتوویەکی باشیان هەبێ و بیرۆکیان هەبێ لەسەر بەکارهێنانی جلوبەرگەکان و چۆنێتی دوورین ئەم قماشە چی بۆ ئەگونجێ ئەمە زۆر گرنگە چ مۆدێلێکی بۆ ئەگونجێ زۆر گرنگە لەگەڵ چیا ئەی گونجێنی ئەوەش گرنگە زائیدەن ئەوەی کوالەتی زۆر گرنگە چونکە هەمیشە ئەڵێم ئەگەر قماشیەک کومالێتەکەی زۆر باش نەبێ تەمەنێکی باش لەگەڵمانە نامێنێتەوە و پێویستە جلی کوردی تەمەنێکی باش لەگەڵمانە بمێنێتەوە بەڕاستی لەبەرەوەی جلێکی نەتەوەییە کللتوریە پاشان زۆر خۆشە کە کاتێک من جلەیەکی دایکم هی کۆنا هەڵگیراوە ئێستا ئەگەر کوالێتەکەی ئەوەندە باش نەبێ هەتا ئێستا ئەو جلە نامێنێتەوە لەبەرەوە زۆر گرنگە احتیمام بە کوالەتی قماش بدرێ باشە خات واشنایمە زۆر جار پرسیاریەوەکەین ئەڵێن زۆر کەسەیە لە بەتایبەتی تۆزێ بەرگری لە خۆمان بکەم پیاوان مشکلەمان کە قرارمان ناڵێنە جلاکردن بەس خانمان تۆزێ قەلەقیان پێوە دیارە زۆر جار بڕیار لەسەر کۆمەڵە جۆری قماش و ڕەنگەیە لەوانەیە بێتە لای تۆ چونکە تۆ ئەمەنە لە بەرچاوت بووە وەک باڵا وەکو شێوازی ڕەنجی لەوانەی لەگەڵیان نەکونجێ دوای خۆی پۆکوی خۆی باسیەکە پێم پەشیمان بێتەوە ئێوە هیچ ڕێنماییانەکەن بۆ نمونە ئەم ڕەنگە واز لێ بێن ئەم ڕەنگیان لە تۆ جوانترە بۆی ئێستا وا ئەیبینی بەس دوای لە بەر تا دەرەکەوێ ئەم شێوازە گفتوگوۆیە هەیە بۆی کە کەسەکە دوای پەشیمان نەبێت لە جلەکانی بەدڵنیاییەوە ئەو کەیەت یا قطعەیەکی پێ یاخود بەس هاتۆ جلێکی کوردی بکە تۆ ئەبێ هاوکاری بی بە خۆشحاڵیەوەی کێتە لای ئێمە کە کاتێک ئەبینێ من لەگەڵ قماشەکان چۆن تەعاملەکەم یاخود بیرۆکەم هەیە لەسەر قماشەکان زۆر دڵنیا بێ زۆر مطمئنە بێ کە کاتێک شتێکی بۆ اختیارەکەم بە خۆشحاڵیەوە وەریەگرێ و پێشی خۆشە و دوایش کە ئەیبینێ یەکسەر پێمەڵێ ئەڵێ بەڕاستی سەرنجەکە جێگەی خۆی بوو من ئێستا مطمئنم لەوەی جلەکە بە تەواوی بەدڵی من دەرچووە یاخود لەگەڵ شێواز و شکلی من ناگونجاوە باشە بەجیا لە دیزاینکردنی جلوبەرگەکە تا چەند هاوکارانە بن لە دیزاینکردنی ئەکسسواراتەکانیش لەگەڵ جلوبەرگە چکەوەکۆ یەزین هەر لە کۆنەوە چۆن کە جلوبەرگەکە بەکار هاتووە کۆمەڵک بابەتی جوانکاریش لەگەڵ پۆشاکی کوردیا بەکار هاتووە وڵا ئەکید هەمووی معلوماتیانێمێ مەسەلا جل هەیە ئەڵێم ئەم جلە لەگەڵ ئاڵتونا بەکارمەهێنە لەگەڵ مرووا بەکاری بێنە یاقوت جل هەیە ئەڵێم ئەگەر لەگەڵ ئاڵتونا بەکارێنی بە ئاڵتونەکانی یاقوت و مروی تێکەڵاو بێ لەبەرەوە بە ئەکیدی تەنانەت شێوازی سەر و قژیان بەکارهێنانی جلوبەرگ بەکارهێنانی گوڵ بەکارهێنانی ببوورە تەنانەت گوڵ بۆ تەلەبەی تەخەڕوج هەموو ڕەنگەکان بە تەواوی چونکە من الحەمدولیلا ساڵانێکی زۆرە لەم مەجالەیە بەردەوامم و بەردەوامیش ئەپدێتی تازاکەم بەردەوام دەورات وەرەگرم لەگەڵ سەر ڕەنگەکانە خوێنم لەسەر
تێکەڵاوکردنی ڕەنگەکانە خوێنم لەسەر شێواز و پێست و تەمەن و شکڵ و سەر و قژیش بەردەوام سێرچم هەیە لەبەرەوە جێگەی خۆشحاڵیە کە کاتی ئەتوانم دڵی ئەوان ڕازی بکەم. ئێمە سپاسی تۆکەین بۆ ئامادەبوون دووبارە بە خێر بێ زۆر خۆشحاڵ بووین ئەمەوە زۆمداری دووەمیشمانە لەگە پەیوەندا چاوپێکەوتنەکە جەنابگەین هیوای سەرکەوتنە بۆ خوازین دڵخۆشین لەوەی کە خانمێکی کورد پەرە بە بابەتێکی کەلتوریە کە جلی کوردیە هیوادارین کە تۆش بەردەوام بی لەگەڵ خانمەکانی ترا بۆی کە هۆشیاریان بیتە لەسەر ئەو زانیاریانی کە خۆتاتا لەسەر جلی کوردی دووبارە سپاس بە ئامادەبوونە سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کورسات کە هەمیشە جوانیەکان نیشانەیە زۆر سپاس.